خۆشستان بەردەوامین و ئێستش کاتی چاوەری دۆمی پرۆگرامی بەیانباش کوردستانە کەوکو باسم لێوە کرد چاوەڕێکە تایبەتە بە گرنگیدان بە پێست لە کەشوهەوایەکی ئاوها گەرمدا بێگومان گەرما کاریگەری لەسەر پێستمان دەبێت جووری گەرماکە کاریگەری لەسەر پێستمان دەبێت لە ڕووی وشکبوونەوە لە ڕووی زیبکە و هەروەها ڕێگرە لە هەندێک جوانکاری بۆ پێست گفتوگۆیان بابەتە لەگەڵ دکتۆرە نیاز ئەحمەد پسۆڕی نەخۆشییەکانی پێست و جوانکاری دەکەین ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە دکتۆرەگیان بەخێرهاتین. زۆر سپاس. دکتۆرەگیانەکەم پرسیار بەوە دەستێ دەکەم بە گشتی کاریگەرەکانی گەرما لەم وەرزەدا لەسەر پێستمان چییە؟ زیاتر پێستمان وشک دەبێت چەور دەبێت یاخود چی شتێکی لە بەسەر دێت؟ بێگومان پێست چونکە ئەو بەشەی لەشەکە لە دەرەوەیە لەبەرەوە کاریگەری کەشوهەوا یەکسەر تەئسیری تێکات چ گەرما چ سەرما. لەم وەرزەی ئێستای کە گەرمایەکی زۆر هەیە هەتا و زۆر بەتینە هەنێک تەئسیراتی خراپ هەیە بۆ سەر پێست دروست دەبێت. هەنێک کێشە هەیە کە زۆر باوە لەوانەیە کەم کەسێ ئەگەر یەکێک یا دوانی لە ژیانیا تووشی نەبوو بێ ئەگەر زیاتریش نەبوو بێ. یەک لەوانە سووتانی پێستە. کاتێکی ئەکچێتە بەر خۆر بە تایبەتی ئەگەر پێشتر زۆر ئەو پێستی فێری هەتاو نەبوو بێت لە پڕێکە هەتاوێکی بەتین لێی ئەیات هەنێجار بۆ چەند دەقیقەیەک لەوانەیە یان لەوانەیە زیاتر بە پێڕەنی پێستەکە ئەگۆڕێت یعنی هەیە پێستە کاڵەکان پێویستیان بە بڵین بە چەند دەقیقەیەکی کەم لەوانەیە پێستەکی سووتێ بەڵام پێستە ئەسمەرەکان تۆزێ درەنگتر. پێستەکە سوورە بێتەوە خوروی ئەبێ ناڕەحەتی ئەبێ کزانەوەی ئەبێ ئاوسەیە ئەمە چەند سەعاتێک دوای چوونە بەر هەتاوەکە دوای ئەوە لەوانەیە بڵقکە ئەگەر زۆر لە بەر هەتاوە مابێتەوە ئەم حاڵەتانە دروزە بێ دوای چەند ڕۆژێ وردە وردە بەرە وشکی ئەڕوا پێست فڕێ ئەیە اینجا تا پێستەکە ئەچێتەوە سەرباری ئاسایی بە مەرجێ ئەگەر ئەو کەسە نەچێتە بەر هەتاو هەنێ جار پێویستی بە عیلاجیش ئەبێ بێ بۆی بەکاربهێنرێت. حاڵەتێکی ترمان هەیە لە گەرمایە دروست بێ نەکەر بەر هەتاو لەوانەیە لە جەوی گەرما لە کوردی خۆمانە پێڵین گەرمەژنە. ئەمە چییە؟ لە کاتێکا کە جەو زۆر گەرم بێت دەرچەی ئارەقە ڕژێنەکان ئەگیرێ ئارەقەکە ئەمێنێتەوە لە ژێر پێستەکەیە حاڵەتی دروستەکە کە هەمووی وەکو بڵی زیبکەی وردوردی سوور و هەنێجار لەوانەیە زەرد و ئەمە لە هەموو تەمەنێکی شا دروستە لەوانەیە لە مناڵی شابی بینین خوروی ئەبێ کزانەوەی ئەبێ ناڕەحەتی ئەبێ ئەمەش حاڵەتێکە کە لەوانەیە لە هەموو وەرزێکە ئەگەر ئەو شوێنە گەرم بێ تەمان بە تایبەتی لە وەرزی هاوی ناگەرێکە شوێنەکەی وابوو گەرم بێ زۆر فێنکەروەیتیانە بێ ئەم حاڵەتەیە دروستە بێ. حاڵەتی ترمان هەیە دروستبوونی زیبکە یان زیابوونی زیبکە. هەنێجار ئەوانی کە زیبکەیان هەیە ئەڵێ لەم وەرزای هەستەکەم زیبکەکان زیایی کردووە یان زیبکەی نییە ئەڵێ لە پڕێکە هەموو لەشم دەموچاو و پشتم هەمووی زیبکەی دروست کردووە. ئەمە لە ئەنجامی گەرماکەیە ئارەقەکە لەسەر پێستەکە ئەمێنێتەوە و هەنێ بەکتریا هەیە خۆی سەلامەتە بەڵام لەم حاڵەتانە ئەبێ بەکتریای زیان بەخش و وای لێ ئەبێ بە زیبکە. حاڵەتی ترمان هەیە کە لەوانەیە لە تەمەنی زۆر گەورەیە کاتێک کە یەکێک هەتاوی لێەوە چەند ساڵانێکی زۆر ئیشەکەی لەبەر هەتاو بووە زۆربەی زۆری ژێرپەنجەکانی پێست بەهۆی بەرکەوتنی هەتاوی دوور و درێژەوەیە لە تەمەنی درەنگا دروست ئەبێت. باشە دکتۆرە بۆ ڕێگریکردن لە هەموو ئەم حاڵەتانی کە باسمان کرد بە تایبەتی ئەو حاڵەتی کە بەهۆی بەرکەوتنی ڕاستەخۆ تشکی خۆرەوە بە ڕوخسارمان بەکارهێنانی دژەخۆر لێرەدا تا چۆنە گرینگە؟ دژەخۆر یەکێکە لە هەرشتە سەرەکیەکان کە ئەبێ بۆ چوونە درەوە بەکاربهێنرێت. باشە چەند جۆر دژەخۆرمان هەیە وەکو باز دەکرێت جۆخۆری کیمیاوی فیزیایی هەیە لێرەدا چی جیاوازیەکیان هەیە جیاواز لەم دوانە چ جۆرە دژەخۆرێکی ترمان هەیە بەکار؟ بەڵێ دژەخۆرەکە تەمەن چەندەها جۆرمان هەیە فیزیاییمان هەیە کیمیاییمان هەیە زیاتر فیزیایەکان بۆ ئەوانەش بەکارهێنین کە دۆزە پێستیان حەساسە لە کیمیایەکان. دژەخۆر بە پێی جۆری پێستەکەش ئەگۆڕێت هەیە پێستی چەورە مام ناوەندیە وشکە ئەبێت دژەخۆرەکە بەپی پێستەکەی خۆی بەکاربێنێت کە پێستی چەورە دژەخۆرێ بەکار بێنێ ئەگەر ئەویش وابێ کە هەنێک چەوری تیاابێ بۆی پێستەکە تەڕکاتەوە کە لی ئەیە زۆر ناڕەحە دەبێت لەوانەیە نەوعیەتەکەشی زۆر باش بوو بێ بەڵام بە پێستەکەی نابێت چکە وای لێ ئەکە لەوانەیە هەستەکە چەورە بە دەموچاوێ واشکڵەکەی ناشرینە هەنێجا لەوانەیە زیبکەکان و چەورەکانی پێزیاب بکات چکە ئەم چەوری ئەو چەورێ بەیەکەوە ناڕەحەتی بۆ دروستەکە. ئەگەر پێستەکەی وشک بێ ئەبێ جۆرێ بەکاربێنە کە هەنێ نەرمکەرەوە و مادەی چەوری تیاوێ بۆی پێستەکەی جارێک کە تەڕ و بڕ و نەرم کاتەوە. بە پێی تەمەنەکانیش فەرقی هەیە
بۆ مناڵ هیچ جیاوازەیە بۆ گەورەشی جیاوازەیە هەنێ جۆری شێ ئەتوانێت بۆ گەورە و مناڵ بەکاربهێنرێت. باشە کاتە جۆری دژەخۆری کیمیایی و فیزیایی کامیان گونجاوە بۆچی تەمەنێک بەکاربهێنرێت هەروەها لەگەڵ پێستەکاندا کام جۆر لەگەڵ چ جۆرێکی تریدا گونجاوە؟ لەگەڵ پێستەکانە عادەتەن بۆ بڵین گەورە کە بەکارێنین چی فیزیایی چ کیمیایی زۆر ئاساییە ئەگەر بەکاربهێنرێ. ئەگەر پێستەکە حساس بوو هەنێ پێسەی خۆی زۆر حساسە بە زۆربەی شت بەڵێ هەستیارە لەبەرەوە فیزیایەکی زیاتر بۆ بەکارێنین. باشە جیاوازی لە نێوان پاراستنی ئەم دوو دژەخۆرەدا بۆ ڕوخسار یاخود بۆ پێست چییە؟ چی جیاوازیەکیان هەیە بۆ منە فیزیایی لە چ جۆرە تشکێکی خۆردەی پارێزێت کیمیایی لە چ جۆرێک؟ هەردووکی لە تشکی خۆرەی پارێزێت. باشە کاتە ئەبێ pH دژەخۆر بۆ جۆرە جیاوازەکانی پێست چۆن بێت؟ SPF لە حسەر هەموو دژەخۆرە نووسراوە SPF لەوانەیە 8 بێ لەوانەیە 12 بێت تا کە ئەڵێ ناڵێن لە 100 بەڵام هەتا ئەڕوا دەرەجەکەی باشترێکە. خۆی ئەو دەرەجەیە چییە؟ ئەو دەرەجەیە قووەتی دژەخۆرەکە دەرەخە. بۆ نمونە تۆ ئەگەر بچیتە بەر خۆر بە 10 دقیقە لەبەر خۆرابی دوایی پێستی تووشی سووتان ببێت. ئەمە بەبێت دژەخۆر و بە ئاسایی ئەگەر بە پێستێکەوە بچیت. ئەگەر دژەخۆرێک لێو SPF-ەکەی سی بوو تۆ پێویستیت بە 30 دقەیی هەیە تا پێستی بەو جۆرە پسووتە کە ببێت دژەخۆرەکە بە 10 دقیقە سووتە. باشە کاتە پێویستە بە پێی SPF-ەکە ئێمە دژەخۆرەکەمان ئەبدەیت بکەینەوە؟ دژەخۆرەکە هەتا پێ SPF-ئەکەی بەرز بێ باشترێکە. باشە لەبەرەوە چیەکە بڵین ئەتپارێزێ تەسیری تشتی خۆرەکە کەمەکاتەوە لەسەری ناڵین لە 100 نایە. باشە دکتۆرە هەندێک جار بۆ نمونە کاتێک ئەچی بۆ سەیران یاخۆ شتێک کاتە جەخۆر لە پێستمان دەدەین ئەڵێن 12 کاتژمێر بەسەر یا ئەڕات ئێمە هەر جەخۆرەکە ئەبدەیت ناکەینەوە واتە پێویستە چەند کاتژمێر جارێک ئەو جەخۆرە ئەبدەیت بکرێتەوە بۆی کاریگەرێکی لەسەر ڕوخسار بمێنێتەوە. زۆربەی زۆری دژەخۆرەکان 2 سەعات جارێ بێت تکرارکرێتەوە. هەنێک شەریکاتی ترێ ئێستا چووکە هەمووی بەرەو پێش ئەڕوات وا دروستکراوە هەیە بۆ 4 سەعات هەیە ئەڵێ 6 سەعات ئەگەر باوەڕ پێکراوە بێ ئەتوانەرێت بەڵام ئەگەر بڵێ هەموو ڕۆژەکە باوەڕم پێی نییە. باشە ئەساس یاخود هەندێک مەوادی جوانکاری هەندێک جار لەگەڵ دژەخۆرەکەدا تێکەڵ دەکرێت لێرەدا هیچ کاریگەریە کەم دەکاتەوە چۆنێتی بەکارهێنانی ئەگۆڕێت بە پێی پێستە جیاوازەکان؟ بێگومان زۆر جار کاریگەریەکەی لەوانەیە نەک هەر کەمیەکات لەوانەیە شتی خراپیش دروستکە بۆ سەر پێستەکە. ئەم چەند شتێک ئەکا بە سەریەکە تۆ نازانی ئەم مەوادانە لەگەڵ ئەمانەیە چکار لێکێکەکە لە دژەخۆرەکەیدا لە دژەخۆرەکە خۆیدا فاوندیشن یاخود زۆر باشە خۆی ئێمە دایمە ڕێنمایی بڵین هەموو کەسێک وا ئەکەین ئەڵین ئەگەر تۆ کە ئەڕۆیتە دەرێ فاوندیشن بەکار ئەهێنی مەچۆ دووسێ تەبەقە لەم لەو تێکەڵاوکەی دژەخۆرەکە باوا بێ بەو جۆرە ڕەنگە فاوندیشنەی کە خۆت ئەتەوێت. بە ئێستا چەنەها جۆر دژەخۆر دروست بووە ڕەنگەکەی هەیە بڵین بێڕەنگە هەشان ڕەنگەکەی وەکو ڕەنگی میکیاجەکان بە دروست کراوە لە کاڵەوە بۆ تۆخ بەپی ئارۆزی ئەو کەسە لەبەرەوە وا باشترێکە یەکشت بەکاربێنێت کە دژەخۆرەکەی بەپی ئەو ڕەنگی کە خۆی حەزیلێتی. باشە هەندێک جار دژەخۆر بەکار دەهێنرێ وەکو تۆش لە سەرەتای قسەکان ئاماژت پێکرد پێستێکی چۆری هەیە لە هەمان کاتا دژەخۆرێکی چۆریش بەکار دێنێت هەندێک جار ئارەق دەکەیتەوە بە دژەخۆرەکەەوە ئارەق دەکەیتەوە ئارەقکردنەوە بۆ دژەخۆرە و هیچ کاریگەری دروستەکە لەسەر پێست و کاریگەری دژەخۆرەکە لەسەر پێست خۆی واتە پاراستنی هەر خۆی ئارەقکردنەوەکە زەرری زۆرە بۆ سەر پێست هەچ کەسێک هەش شوێنێکی یا هەموو لەشی کە ئارەقی کردو ئەبێ یەکسەر بیشوات لەبەرەوە هەر خۆی ئەزێتی ئەیە ئارەقکردنەوەکە. باشە با کۆتا پرسیارم بکەم لەسەر دژەخۆر زۆر جا خانمان پرسیاری ئەوە دەکەن لە چی قۆناغێکی میکیاژکردن یاخود مێکاپکردن پێویستە دژەخۆر بەکاربێنرێت؟ دژەخۆر خۆی چەند بڵین 10 دقەیە چارەکی پێش چوونە دەرەوە ئەبێ بەکارهێنابێ ئەگەر مایکەپەکات با دژەخۆری کوکو باسم کرد بەڕەنگی مایکەپەکەی بێت. باشە زۆر باشە دکتۆر ئەگەر بمە بەسەر باسی ئەوەی چی کاتێک گونجاوە زیاتر بۆ چوونە دەرەوە بۆ ئەوەی کاریگەریەکی ئەو چۆ لەسەر پێستمان نەبێ بەهۆی ئەم گەرمایەوە ئێستاش دەزانین گەرمای کەشواوی خۆمان و وشکە هەست دەکەی گەرمای تەنوروشتی و ئەستەکەی پێستە ئەسووتەیە لە چی کاتێک گونجاوە خانمان پیاوان لە هەر چەمەنێکدا بن نەچنە دەرەوە خۆی چوونە دەرەوە لە وەرزێکی وایە باشترێکە ئەگەر پێویست نەبوو نەچیت بەڵام هەنێ جارێ ئیشەکە وایە ئەبێ بچی و باش خۆی هەمووی هەرگەرمە ینی ئێستاوازان بە شێوی شەرگەرمە بەڵام لە ڕۆژە
بینی سەعات 10 بۆ 4 ئەو پەڕی مەحاولە بکە نەچیتە دەرەوە هەتاو لێ نایەت. لەو فترەیە تینی هەتاوەکە زۆر بەهێزە لە 10 بەیانی بۆ 4 ئاسر. باشە زۆر کەسێک کارەکەی لە دەرەوەیە واتە وا دەخوازت بۆ ماوەی کاتژمێرێکی زۆر لە پێشخۆرەکەدا بمێنێتەوە لێرە کڵاوی پارێزەر و چ شتێکی تر هەیە بۆ ئەوەی ئەو کەسە بپارێزەلەوەی تووشی سووتانی پێست بێت. لەگەڵ ئەوەشدا هەندێک جا کە پێستمان دەستە دەچنە ماڵ و ڕاستەخۆ ماستی لێ دەدەین. بەڵێ ئەوەی کە ئیشەکەی لە دەرەوەیە لەم وەرزێ ئێستا یعنی باشەکە یەکە من جلەکانی تا بکرێت داپۆشراو بێت یعنی شتێ لەبەر نەکا قۆڵی کورد بێ بڵێن قاچی بەدەرەوە بێ ئەو پەڕی مەحاولە بکە زۆرترین بەشی پێستەکەی داپۆشراو بێ جلەکەشی ئەگەر بکرێ تۆزێ پان بێت و ڕەنگەکەی زۆر کاڵ بێ ئەو شوێنانی کە بە دەرەوەکو دەست دەموچاو لەوانەیە مل ئەبێت دژەخۆری لێبە ئەنی لای ئێمە زۆر کەس بەس لە دەموچاوی دژەخۆری ینی کە ئیبیری لە تەمەنی 45 ساڵەیە کەسەی دەکەی گەر فەرقی بینی مل و دەست و دەموچاوی بکەی مل و دەستی تەمەنی زۆر تر پێوە دیارە چکە بۆ نەیپاراستووە ئەبێ ئەو شوێنانی بە دەرەوەی هەمووی وەکو یەکتری پارێزگاری لێ بکرێ ئەبێت دژەخۆری لێبیرێ چاویلکەی بڵین هەتاو ئەبێ لە چاو بکرێ و ئەگەر کڵاویش لەسەر بکرێ زۆر باشە. باشە زۆر باشە دکتۆرە ئەم گەرمایە یاخود ئەم کەش و هەوایە کاریگەریە لەسەر ئەوەی کە کەسانێک چ جۆرە جوانکاریەک بۆ پێستیان نەکەن واتە بەکارهێنانی لەیزەر بۆ هەندێک نەشتەرگەری جوانکاری بۆ ڕوخساریان تا چنە لێرەدا ڕێگە پێدراوە بەهۆی ئەم گەرمایەوە. بەڵێ خۆی زۆربەی ئەو ئیشانەی کە بڵین لە جوانکاریە ئەکرێت بە تایبەتی لێزەر خاصەن هەنێ لێزەرمان هەیە کە تۆزێ قوڵە لە پێستەکەیە وەکو لابردنی ئاسەواری زیبکە لابردنی خاڵ تازەکردنەوەی پێست و بڵین بۆ چرچی ئەمانە ئەم شتانەکە بەکار ئەهێنرێ ڕێنماییان ئەکەین کە بە هیچ جۆرێدا بێ هەتاو لێیان بات لەبەرەوە ئەو کەسە ئەگەر وابوو بچێتە دەرەوە بۆی ناکەین خینە وەرزێکەوە کە هەم تینی هەتاوەکە زۆر بە قووەت نەبێت چوونە دەرەوەی واشی نەبێت بەڵام ئەگەر یەکێک هیچ کێشەی نەبێت و لە ماڵەوە دانیشێ ماڵ لە ماڵێکی فێنکە زۆر ئاسایی ئەتوانین بیکەین بەڵام ئەگەر بچێتە دەرەوە زەرری لێ لەوانەیە زەرەکەی چێ لەوانەیە ئەو شوێنەی کە لێزەرەکەی لێیاوە هەتاوەکە لێ ئەیە دوای تووشی پەڵ و تۆغ بوون ببێت. باشە دکتۆرە تەخشیرکردنی دەم و چاو تەخشیری کیمیایی بێ سروشتی بێ خود بە هەر ڕێگەیەکی پزیشکی کە ئێوە بەکاری دێنن تەندروستە لەم گەرمایە وشکە جادیسان و کە پێستی شوشک دەکاتەوە خۆشە پێستی تەخشیرکەی لێرەدا چی دروست دەکات؟ تەخشیر تاوانەمەش ڕێگەیەکە هەم بۆ تازەکردنەوەی پێست و زۆر سوودی زۆرە و چەنەها جۆریش تەخشیر ئەکرێت بە لێزەر ئەکرێ بە تەخشیری کیمیایی ئەکرێ ئەمانەش بە هەمان شێوە نابێ بە دوایە نە شوێنەکەی گەرم بێ نە هەتاو لێی بات ئەگەر یەکێ لە ماڵەوە دانیشت بێ هیچ کێشەی نەبێ قەی ناکە بەڵام ئەگەر ئیشیە بێ و بڕواتە دەرەوە نەیکا باشە لە سەرتای قسەکاندا ئاماژت بەوە کرد کە ئاڕەخکردنەوە ئەبێتە خۆی زی بکە ئەو خانمانە یاخود ئەو بەڕێزانە ئەو منداڵانەی کە وەرزشوانن لە هۆڵەکانی وەرزشدا بۆ ماوەیەکی زۆر وەرزش دەکەن نەک تەنها ڕوخساریان هەموو جستیان ئاڕەقی پێدا دێتە خوارەوە لێرە چی بکەن؟ یەکسەر خۆشتن لەو ماوەی کە وەرزشەکە هیچ کاریگەرێکی لەسەر نییە؟ خۆی لەو ماوەی کە وەرزشەکە ئەکا ئارەق ئەکاتەوە لەو فترەیە ئارەقەکە لەوانەیە زەرەری لێ ئەیا بۆ پێستەکەی بەڵام ئەبێت تۆ کەمترین وەخت ئەو ئارەقە پێوە بێ لەگەڵ لە وەرزشەکە بوویتەوە خۆ بشۆ. باشە هەر لەگەڵ ڕوخسار و هەروەها قۆڵ و پشت و ئەمانە زیاتر ئەو شوێنە باوانن کە زۆر جار ئێمە زیبکەی لێ دەبینین هەندێک جار ئارەق دەکەینەوە ئەم ئارەقە خورانن دروست دەکات هەڵدەستی بەنینۆ کە بەدەستە ساعاتێ دەموچاو ئەخورێنی پشت ئەخورێنی دەستیش ئەخورێنی لێرە چی ڕۆیات لە جیاتەوەی بیخورێنی بیشۆ باشواتە شردنەکە سارد بە ئاوی گەرم زۆر باسی واکرێ ئەکسەر سەهۆڵی لەبێتتر خۆرانەکەی ئاوێکی احتیادی زۆر گەرم هەر قەت بەکارمەهێنا خۆش نەکە لە هەمووی باشترێک و باشترین بڵێن ڕێگەیە بۆ ئەوەی لە زەرەرەکانی بتپارێزێ و ئارەقەکەشی لێ کات وەر خەڵک یانی ئەگەر ئارەقکاتەوە خۆشی لەوانێت تەحملی بۆنی ئارەقەکە نەکات. باشە لەگەڵەوەدا هەندێک جار خانمان کرێم زیاتر خانمان کرێم بەکاردێن خۆیان دەزان گرنگدان بە پێستێکێکە لە تایبەتمەندەکانی ئێستا پیاوانی ئێستا پیاوانی شێکم بەستی زیاتر بەو بە خانمان ڕۆشتەوە دکتۆرە هەندێک جار لەسەر کرێمەکە نووسراوە نابێت پێی بچیتە پێشخۆر واتە ئەو شەوەی کە بەکاری دێنی بەیانەکەی با تیشکی خۆر بەرێ نەکەوێت زۆر جا خانمان ئەمە پشتگوێ دەخۆن یاخود پیاوانیش ئەمە پشتگوێ دەخەن لێردا چی کاریگەریەکی نەرێنی دروست دەکات لەسەر پێستی ئەو کەسە هەنێ کرێم هەیە کە تایبەت بە شەو چکە بۆ هەنێ مادەی تایە مەسەلا بۆ نمونە هەنێ جارێ مادەی ڕێتینۆڵی تایە
ئەم جۆرە مادانە نابێت تشتی خۆر لێی بە لەبەر ئەوەی لەوانەیە پەڵە دروستکە خۆی ئەو نەو ئامادانە تۆزێ پێستەکە ناسک ئەکاتەوە تۆزێ هەستیاری ئەکات ئیشەکەی وایە هەتاویش لەیە زەرر لە پێستەکە لەوانەیە ئەو کەسە کزانەوەی بۆ دروست ببێ خوڕ و سووربوونەوەی بۆ دروست ببێت لە دوایە لەوانێت تۆخبوونی بۆ دروست ببێ لەبەرەوە کەوتی بەس بە شەو بەکاری بێنە ئەبێ بە شەو بەکاری بێنیت باشە زۆر جار لە پاڵ ئەمەدا هەندێک چارەسەری تری سروشتی بەکاردێن تر نازانین چارەسەرە زیانە گەێنێ بە پێستی خۆمانیەت وەکو پێشترش ئاماژەم پێکرد هەندێک جار دوای سوسان ماز بەکاردەهێنرێت هەندێک جار سەهۆڵ هەندێک جار لیمۆ هەندێک جار گیراوەی برنج نیشاستی برنج کە دەمێنێتەوە ئەمانە کاریگەری ئەرێنی نەرێنیان هەیە لەسەر پێستی خۆش بەڵێ وا بوو باس کردوتە ئەوەی کە بڵین لە دەرەوەیە کە ئەگەڕیتەوە ماڵەوە یەکەم شت دەموچاوت بشۆ هەنێ جار هەیە لەوانێ هەتاوەکە تەسیری تێکردبیت هەنێ هەستیاری و سووربوونەوەی بۆ دروست کردبی لەبەرەوە هیچی لێمەیە جارێ ئەم شتانەی کە بەکار ئەهێنرێ ئیتر ماسکە هەچ شتێکە کرێمی خۆیتی بەکاری ئەهێنێ وەختێ بەکاری بێنێ کە پێستەکە تەواو ئیسراحەتی کرۆ و شتێت و هیچ شتێکیشی پێوە نیە و ماسکەکانیش بەڕاستی خەڵکی ئێستا خۆی لە ماڵەوە شتومە کتێکەڵەکە ئەوەکە ڕاستە زۆربەی کرێمەکان زۆربەی ماسکەکان لەوانەیە لە میوە و لە ڕووەک و ئەمانە دروست کرابێ بەڵام بە شێوەیەک دروست کراوە کە هەنێک کارلێکی بەسرا هاتووە کە پێستەکە بتوانێت هەڵی مژێت بەڵام تۆ هێنی خواردنەکە هەر ئاوا لێ ئەی وەڵڵاهی لەوانێت تۆزی وشک بوونەوەت بۆ دروستکە ئەنی بڵێن خەڵگەڵەی لیمۆ ڕاستە ڤیتامین سی تایە زۆر باشە بەڵام نەک تۆ قاشە لیمۆکە هەڵگیردی بخێتە سەر پێستەکەت لەوانەیە نەک باشینەکە لەوانەیە هەنێ جار سووربوونەوە و وشبوونەوە و ناڕەحەتیشی بۆ دروستکە باشە دکتۆرە زۆر ئەم شتێک کە باسمان کرد کەسانێکن ئەڵەن من ئەم شتانە میژی تیا دەرنەکەوتوە ئاسایی بێزرە خۆرە چمە پێش خۆر و ماسکی سروشتی لێ ئەم ڕاستە خۆ لیمۆشتەکەمی ئێستا باسمان کرد بۆ ڕوخساری بەکاری دێنێت دەڵێ من ئێستا هیچ کاریگەریکی نییە بووم لەگەڵ هەڵکشانی تەمەنی ئەو کەسەدا وردە کاریگەرەکان دەردەکەوێت یاخود لێرەدا چ جیاوازیە کڕوەدا بێگومان کاریگەرەکانی دەرەکەوێت ئەنی یەکێ لە هۆکاری پیربوونی پێست دوای تەمەن تشتی خۆرە ئەوانەی کە زۆر تشتی خۆر لەیانەیە ئەو مادەی کۆلاژیدی کە لەژێر پێسای وردە تێکەشکێ بەهۆی تشتی خۆرەوە خانەکان تێکەشکێ لەبەرەوە ئەگەر مقارنەی دوو کەسکەی لە یەک تەمەنا بن بڵین لە تەمەنی 40 ساڵیا بن یەکێکیان ئیشەکەی هەر لەبەر هەتاو بووە هیچ پارێزگاری نەکرێتی ئیشەکەی لە ژوورەوە بووە کە ئەبینی خۆیان بە ڕقم یەک تەمەنن بەڵام کە سەیری ڕوخساریانەکەی زۆر جیاوازیانەیە لەوانەیە 5-6 ساڵ جیاوازی ببینی لە بینیانە ئەوەی کە لەبەر هەتاو بووە پێستی زووتر چرج بووە ینی تەمەنی پێوە دیار و پیر بووە ئەمە بێجگەلەوەی کە هەنێک جۆری لە شێرپەنجەی پێست بەهۆی بەرکەوتنی تشتی خۆری ساڵانی زۆرەوە بووە بەڵام لە تەمەنی 50-60 و لەوانەیە زیاتیش لەوانەیە دەرەکەوێت باشە دکتۆر هەر لەسەر گەرما بمێنمەوە بەڵام ئەمجارە جیاواز لە تشتی خۆر و بەیانیان زۆر جاشەوان کارەبامان نیە ئیتر کە دەخەوین ئارەق دەکەین ڕخسامان لەسەر سەرینەکەمان ئارەق دەکاتەوە قۆڵمان پشتمان ئەم ئارەقکردنەوەی شەوان کە تۆ بە ماوەیەکی زۆریش ئارەقەکە بەجەسەر دەمێنێتەوە تا چەنە کاریگەری هەیە لەسەر پێست و دروستبوونی زیبکە تا چەنە زیاد دەکات بۆ منە کەسانێک خۆیان لە قۆڵیان کە زیبکەیان هەیە دیسان ئەو ئارەقکردنەوەی شەوان تا چەنە تر کاریگەری هەیە لەسەر ئەوەی زیبکەکە زیاتر بێت یەکێکی لەوانەی کە بڵێن کە زیبکە زیا ئەکا بەهۆی گەرمی و ئارەقکردنەوەی کامێتەوە لەسەر پێست بێجگەلەوە بە حاڵەتێکی ترم باس کرد کە گەرمەژنا بێڵین گەرمەژنە ئەویش حاڵەتێکە بەهۆی گیرانی دەرچێ ئارەق ڕژێنەکانەوە ئەبێت ئەمیش حاڵەتێکی هەر خوڕ و ناڕەحەتی و سنبوونەوە و زیبکە دروست دەبێت لە زیبکە ورترێکە کە دروست ئەبێ لەم حاڵەتانەیە یعنی وەکوڵی لەوانەیە کارەبای نەبێ ئەو کەسە شوێنەکەشی گەرمە لەبەرەوە ئەبێ خۆی بشوات خۆشنەکە باشترین ڕێگەی بۆی لە ئارەقکردنەوەکە نەجاتی ببێت باشە لەسەر ئەو ئاشتن و ئەو بابەتانە هەندێک جار خاولی هەندێک خێزان هەیە خاولی یەکتری بەکاردەهێنن ترینی یەکتر بەکاردەهێنن جلی یەکتر بەکاردەهێنن بۆ نمونە کەسێکیان زیبکە لە قۆڵی یاخود لە پشتی هەیە خوشکەکەشی دیسانەوە بە هەمان شێوە لەبەری دەکاتەوە براکەشی لەبەری دەکاتەوە چ جۆرە زیبکەیەک دەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر هەنێ لە زیبکەکان بەهۆی بەکتریاوە ئەو بەکتریای کە لەسەر پێسە بەکتریایکی سەلامەتە بەڵام هەنێ جار کە مادەی کیراتین و چەورێکە و هەنە جار ئارەقکردنەوەش
لەسەر پێستەکە کۆمەڵ ئەبێت ئەم بەکتریانە ئەگۆڕن بۆ بەکتریایکی مشەخۆر لەبەرەوە ئەیبینی زیبکەکە زەر دەبێت کێمی تایە ئەمە لە ئەنجامی ئەو بەکتریایەوە ئەم بەکتریاکە بوو بە بەکتریایکی مشەخۆر جارێکتر ئەشگوێزرێتەوە جا لەو حاڵەتەی کە باست کرد شتومەکی یەکتری کە بەکارێنێت چ خاولی بێ جل بێ یا هەر شتێک بێ نەک هەر بەکتریا کەڕۆکانیش ئەگوێزرێتەوە لەبەرەوە پێم باش نییە ئەنی کەس شتی کەس بەکاربهێنێ لە ناو ماڵە. ئەی دکتۆرە زیبکەی ژێر پێست چییە؟ ژیرکەی زیبکەی ژێر پێست ئەمی شەر بەشێکە لەو زیبکانە بەڵام هەنێ جار هەیە زیبکەکە ئازارێکی زۆری هەیە. بەڵێ تۆ هەنێ زیبکە ئەبینی سوورە و لە دەرەوەیە هەنێکمان هەیە لە ژێر پێستەکەیە ئەویش هەر زیبکەکەیە ئەوەیان تۆزێ لەوانەیە عیلاجەکەی هەنێشتی تایبەتری پێویستێ بەڵام ئەویش هەر لە ئەنجامی چەوری پێستەکەەوە دروستە بێت. باشە هەنێ جارێش ببوورە ئەو زیبکانی کە ئیبینی لە ژێر پێستەکەی هەنێ جارێ ئەو کەسە خۆی زیبکەی نییە بەڵام بەهۆی هەستیاری بە شتێک یان شتێکی بەکارهێناوە بە تایبەتی کرێمات و ئەمانە کە بەکاری ئەهێنێ لەوانەیە لەگەڵ پێستەکەیان نەگونجێ هەنێک هەستیاری دروستکە لەم حاڵەتانەشا ئەبینین زیبکەی وردورد لە ناو پێستەکەیان دروست ئەبێ کۆکو زیبکەی ئاسایی سوور نێو لە دەرەوە بێت. باشە گریمان کەسەکە چۆ پێش خۆر ڕوخساریشی سووتە تا ئیتر شتەکە لێبۆتەوە ئێوە چ جۆرە چارەسەرێکی بە بەکارێنن دکتۆرە؟ یەکەم شت پێڵێن شوێنەکەت ئەبێ فێنک بێت ناچیتە بەرهەتاو هەنێ عیلاجی بۆ دائەنین بۆ ئەوەی تەئسیری خۆرەکە لەسەری کەمتر بێتەوە تەئسیری ئەو سووتانە کەمکە ینی هەنە جار مامەڵی لەگەڵ ئەکرێ وەکو سووتانن هەنە جارە بینی بڵغ دروستەکە سوورە بێتەوە دوای چەند ڕۆژێک اینجا پێستەکە وشکە بێت و پێستەکەی فڕێ ینی وەکو ئاوا کاغەزێکی تەنک ئەیبینی بە پێستەکەی لێ بێتەوە لەم حاڵەتانە اینجا ئەبێ نەرمکەرەوەی بۆ بەکاربهێنرێ شێدارکەرەوە بۆ پێستەکە بەکاربهێنرێ پێڵێن جلەکانت تۆزێ پان بێ ژوورەکە دایمە ئەبێ فێرک بێت و هەواکەی لە گۆڕان نابێت یان و چۆن بڵێ گەر پانکەی لە ژوورەکەی بێ بۆی هەواکە لە گۆڕان بێ بۆی باشترێکە و ناژبێ هەتاو لێی باتەوە. باشە لەگەڵ ئەوەدا وسمان ئاڕاقکردنەوە زۆر لە قسەکانمان زۆر باسی ئەومان کرد ئەبێتە هۆی دروست بوونی کە زیبکەکە دروست بوو زیبکەکە بوو بە پەڵەش چارەسەریش نەکرا دوای فترێکی زۆر کێنە لای ئێوە بۆ چارەسەر وەرگرتن ئێوە چی جۆرە چارەسەریەک بۆ ئەم کەسە بەکاردێنین و ماوەی چنێکەوێت بۆ ئەوەی چارەسەرەکە کاریگەرەکانی دەکەوێت هەندێک جا خانمان دەبین پەلایانە بۆ نمونە ئەڵە بە هەفتەیەک من ئەمەوێ چاک بێ هەفتەیەک کە ئاهەنگێکمێ ئەمەوێ چاک بێ بە چاوەتی لێرەدا چ دەکرێت ئەوەمان زۆرە ئەوێت لە ماوەی هەفتێکە زیبکەکانی پەڵەکانی هەمووی تەواو ببێ هەنێ چارەسەر هەیە وەختی ئەبێ زیبکە هەنێ جار هەیە دوای چابوونەوەی ئاسەوار بەجێ ئێڵێ هەنێ جار هەیە چاڵە هەنێ جار هەیە پەڵێ وەکو کە باسکەی تۆخیەک دروست ئەکا بە تایبەتی ئەو شوێنانەی کە هەتاو لێ ئەیات چکە هەموو چاکبوونەوەیەکی بڵین ناڕەحەتێکە لە پێست ئابێت چ بریناری بێ یا زیبکە بێ کاتێک کە پێستەکە چاگە بێتەوە هەتاو لێی بات چکە پێستێکی تازەیە تۆخی دروستەکە هەنێ پێستی شێ خۆی تەبیعەتەکەی وایە دوای هەموو لەوانەیە ناڕەحەت بڵین بریناری زیبکەیە تۆزێ ئاسەوارێکی تۆخ بەجێ ئەهێڵێت لەم حاڵەتانەیە تەمان بۆ کاتی زیبکەکە عیلاجی زیبکەی ئەینێ بۆی وا بکەین وردە وردە ئەو چەوریە کەم کرێتەوە زیبکەکان عیلاج بکرێ ئەگەر ئاسەوارەکەی مابوو ئەگەر بە تۆخی بوو ئەوش ئەبێ عیلاج کرێ هەنە جار بە کرێم عیلاجی ئەەکەین هەنە جار لەوانەیە بە تەقشیر عیلاجیکەین هەنە جار هەنە جۆری ئاسەواری هەیە بە زیبکە عیلاجەکەنی ڕێگەکان زۆرە بۆ ئەوەی عیلاج کرێ بەڵام شەرت نییە لە ماوەی هەفتەیەکە عیلاج ببێت. باشە دکتۆرە تۆ لێرە ئێوە بەدەرفەت دەزانم زۆر جا خانمان باسی ئەوە دەکەن گلەی ئەوە دەکەن کە لە ئەنجامی چاککردنی ڕوخساریاندا مووی ڕوخساریان لا دەبن زیبکە دروست دەبێ هەندێک جار بە پەت و هەندێک جار بە واکس و هەندێک جار بە هەندێک کەرەسەی دیکە ڕوخسار چاک دەکرێت لێرەدا زیبکێکی زۆر بۆ خاتوونەکەی خودت بۆ کەسەکە دروست دەبێت لێرەدا چارەسەرەکە چییە تا چنێکی بۆ نمونە بۆی ئەو کاریگەریە خراپە لەسەر ڕوخساریان نەمێنێت زۆر جار وایە دوای هەنێ جارەیە دوای هەڵگرتنە بڵین کە بە پەت چاکیەکەن هەنێ جار هەبووە کە زیبکەیەکی وردوردی زۆر دروست بۆ لە ئێریانە ئەمە لە ئەنجامی بڵین چاکردنەکە وەکو ئەڵێ ها بە پەت وای لێ ئەکا کە کونی چەورێ ڕژێنەکان بگیرێ کە گیرا چەورێکە ئەمێنێتەوە و ئیتر کۆمەڵە بێ و لەگەڵ مادەی کیراتین ئەو هەنێ جار بەکتریایەک ئەگرێت و ئەو زیبکانە دروستە بێ ئەو کەسانە ئەبێ جارێکە بۆ نەعەدەم ینی ڕێگەی دەموچاو و چاکردنەکان بۆ ڕێگەیە نەبێ ئەبێ بیگۆڕن ڕێگاکەی و کە زیبکەکەش دروست بوو ئەو وەختە وەکو مامەڵی لەگەڵاکرێ وەکو هەموو زیبکەیەکی تر و عیلاجی بۆ ئەکرێن. باشە زۆر جا خانمان گوێزان یا خود موز بەکاردەهێنن دکتۆرە
بەسەوە دەکرێت کەمۆکەیان ڕقتەکە یاخوشتە بەڵام لە بەرامبەردا دەڵێن بۆ زیبکەکە ئەمەیان باشترە لێردا تا چێنێ دروستە بەکارهێنانی مووس و ئەو بابەتانە بۆ پێست بە تایبەتی پێستی ڕوخسار کە پێستێکی ناسکە لێرەدا چی دەبێت قەچێکە زۆر ئاساییە حتا ئەگەر مووسیش بەکاربێنێ ئەو بیر و بۆچوونە ڕاز نییە کە ئەڵێ مووس زیاییەکە نەخێر زۆر ئاساییە بەڵێ دکتۆرە نیاز ئەحمەد پسۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری زۆر سپاس بۆ ئەزانیاری و گفتوگۆ گەرمەکە دکتۆرەگیان سپاس بۆی لەگەڵمان بووین زۆر سپاسی تۆ بینەرانیش خۆشەویستانم شارێکی